ئەبێ غەزە بە کاملی ئیسرائیل بیگرێتەوە. هەر ئێستا ئیسرائیل لەگەڵ یەک دەوڵەتێکا شەرکە بەس ئەمریکا وڵاتانی لە پشتی نەبێ تەحملی 2 ڕۆژ ناکە. هەرجوولەکە تەبعی وایە بۆ پێغەمبەرەکان شەڕی نەکردووە، بۆ خوای نەکردێستا بۆ ئەوێکە. لەبەرەوە ئەمای کە کراوە بە پاڵپشتی ئەمریکا کرا بەداخەوە، ئەم ڕاگەیاندنی ئاگربەستەش لەبەرەوە کرا وەزعێکی ئیسرائیلی ناوخۆ زۆر خراپە و ئەسیرەکانیان زۆرە لە بەردەستی حەماس، مەجبور من ئەو ڕێکەوتە بکەن لە ڕووی اقتصادیەوە وێران بووە. بەڵام من بەش بە حاڵی خۆم ئێستاکە گەشتبینم هەتا تەطبیقە کرد تا ساڵێک نازام چەندێکە خانێ، بەڵام بەپێی پلان و خوتەی ئەوان وە قسەی ترامپەکەم من قسەی ترامپ ئەلێ خەڵکی غەزا بێ هەندێکی چۆلیکەن. معنی چی چۆلیکەن؟ یعنی ئەوەی بە زۆر وەکو ئێستاکە دەریانەکەن بە شەڕ بێ بە هەرچیە بێ، جارێکی تر چۆن ئێستا قودس مسلمانی لێ، حیفا مسلمانی لێ، بە خوتەی ئەوان ئەبێ غەزە بە کاملی ئیسرائیل بیگرێتەوە. یعنی بۆیە بەڕاستی جێی سیقانین، یعنی جوولەکە لەگەڵ خوا لەسەر مانگای ڕێنەکەوتووە، لەسەر یەک مانگە لەگەڵ پێغەمبەرە عەقدیان کرد، تەوقیعیان کرد، لەناو مەدینە ڕێنەکەوتونە. بۆیە بەڕاستی بەڕێی من هیچ کاتی جێی سیقانین. بەڵام خەڵکی غەزە خەڵکێکی تایبەتن، وەکو ضیفەی غەربی نییە، وەکو خەڵکی قودس نییە، و بە معلوماتت لای کەم 100,000 200,000 کوردی لێیە، خەڵکێکی جەنگاوەرن. یعنی ئەبوایە چۆڵیان بکردایە، بەڵام مانەوەیان دەری خست کە ئەمانە مقاوماکەن بە ئاسانی لە حەقیان نایە.